چالاکێکی بواری ژینگە لە دەربەندیخان لەسەر ڕەخنەگرتن لەو کەسانەی ئاژەڵە کێویەکان دەکوژن و لەسەر ڕەخنەگرتن لە بێدەنگی داواکاری گشتی لەو پرسە لە ماوەی 15 ڕۆژدا 2 جار دەستگیر کراوە. سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانە لە 23 نیسان پۆستێکی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاو کردوێتەوە و ئاماژەی بەوە کردووە کە ئەفسەرێکی پێشمەرگە لەگەڵ 2 کەسی تر بزنەکێویەکیان لە چای بەرانان کوشتووە کە 2 بێچووی لە سکدا بووە. ئەو چالاکە دەڵێت لەسەر پۆستەکە ئەو ئەفسەرە سکاڵای لەسەر تۆمار کردووە و پاش دەستگیرکردنی بە کەفالەت ئازاد کراوە. لە 4ەم ڕۆژی جەژنیشدا لەسەر سکاڵای داواکاری گشتی جارێکی تر دەستگیر کرایەوە و ئێستا لە زیندانە. سەروەر 2 کاتژمێر پێش دەستگیرکردنەکەی قسەی بۆ NRT کرد و هۆکاری ئەو سکاڵایانەی لەسەرەتی خستە ڕوو. بە چەند کاتژمێرێک دوای کوشتنی ئەو بزنەکێویە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە ئەکاونتی سەرەکی خۆم بابەتێکم بڵاو کردەوە و دیارە لەسەر بڵاوکردنەوەی ئەو بابەتە لەلایەن یەکێک لەو کەسانی کە تۆمەتبار بووە بە کوشتنی ئەو ئاژەڵە کێویە سکاڵام لەسەر تۆمار کراوە و لە هەفتەی ڕابردوو من چوومە بەردەم دادگا بە ڕەفتی کەفیل 1 ملیۆن دیناری عراقی ئازاد کرام و دیارە لەم هەفتەش ئاگادار کرام کە فەرمانی دەستگیرکردنم بۆ دەرچووە بۆ هۆی کە لەلایەن داواکاری گشتی لە دەربەنیخان لەسەر هەمان دۆسیە سکاڵایەکی ترم لەسەر تۆمار کراوە کە گوایە من تەشیرم بەدەسەڵاتی دادوەری کردووە. لە سلێمانیش ڕێکخراوی سروشتی کوردستان و ژمارەیەک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی کۆبوونەوە و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا داوای ئازادکردنی سەروەر قەرەداغیان کرد. هاوکات داوایان کرد داواکاری گشتی دۆسیە لەسەر کەیسەکانی گەندەڵی لە هەرێم بجوڵێنێت نەک دۆسیە لەسەر ئەو چالاکە بکاتەوە کە ڕەخنەی لە پێناو جوانترکردنی سروشتی کوردستان گرتووە. ناڕازایی خۆمان دەبڕین بۆ بڕیارە و هەڵوێستەی دەسەڵاتی دادوەری لە قەزای دەربەندیخان. پرسیاری خۆمان ئاراستەی دەسەڵاتی دادوەری دەکەین لە جیاتی جوڵاندنی سکاڵا دژی چالاکەوان و ڕێکخراوەکان بۆچی ناڕۆن سکاڵا بجوڵێنن دژی گواستنەوەی نەوت لە ڕێگەی تەنکەرە وەرگەڕاوەکان و نەوتەکان ڕژاوەتە سەر خاک و تێکەڵ بە ئاو بووە چەندین حاڵەتیش ئاگری گرتووە. سەروەر قەرەداخی جاری دۆم بە مادەی 2 خراپ بەکارهێنانی مۆبایل دەستگیر کراوە. خۆشی دەڵێت دەستگیرکردنەکەی لەسەر ئەوەیە ڕەخنەی لە دەسەڵاتی دادوەری گرتووە کە کەمتەرخەمن و ناتوانن دادپەروەری بۆ سروشت بەدی بهێنن. کارزان تاریق NRT سلێمانی.